لە سەرەتای دەستپێکردنی لێکۆڵینەوە هەتاوەکو کۆتاییشدا زیاتر لە 1000 هاوڵاتی سکاڵایان تۆمار کرد لە دژی سەرجەم تۆمەتباران و لە سەرەتاشدا هەتاو کۆتایی 93 تۆمەتبار بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ڕاگیران. دواتر لەم 93 تۆمەتبارە تەنها 27 تۆمەتبار مەلەفی لێکۆڵنەوەیان بەڕوودا ماوەتەوە و لە ئێستاشدا لێکۆڵنەوەیان تیادا بەردەوامەوە واتە لەم ژمارە 27 تۆمەتبارە خودی تۆمەتبار سینەما هەڵشێویشی تێدایە و 64 تۆمەتباریش کە مەلەفی لێکۆڵیاندا بەڕوودا داخراوە بەهۆی نەبوونی بەڵگا. دواتر ئەو سکاڵایی کە هاوڵاتیان تۆماریان کرد و باسی کڕین و فرۆشتنیان کرد بڕی پارەی خەمڵێنرا و 1523 دەفتەر دۆلاری ئەمریکیا ئەوەی کە لەوتەی سکاڵاکاراندا هاتووە وەرگیرا و لێکۆڵنەوەی تێدا کراوە واتە بڕی گوژمێ پارەکە ئەوەندەیە کە 1523 دەفتەرە. واروەها تۆمەتبار سینەما هەڵشێوی و تۆمەتبارەکانی تریش دواتر پەیتا بە بڕیاری بەڕێزدادوەر بە کەفالەتی دارایی ئازاد کران چونکە ئەم مادەیە مادەکەی 456 لە یاسا سادانی عراقی ئەم مادەیە مەشمولە بە کەفالەت بە پێی یاسا. دەتوانین بڵێن لە بەرواری 26 2022 کەفالەتەکانی ئامادە کرد کە بڕی کەفالەتەکەی 155 میلیۆن دینار ئازاد کراوە. ئەوانی پێشی تریش لە 27 کەسەکە هەندێکیان لە بینی 3 میلیۆن هەتاوەکو 30 میلیۆن هەتاوەکو 150 میلیۆن ئەوەی تۆمەتبار سینەما هەڵشێوی 155 میلیۆن بۆ مەبەستاش 7 کەس بۆ بە کەفیلی ئەم بڕەپارەی تۆمەتبار سینەما هەڵشێوی. بەڵام لە ئێستادا کەیسەکەی لە تحقیقدا ماوەتەوە واتە لە ئێستادا لە ڕەهندا لە لێکۆڵینەوەدا ماوەتەوە تا ئێستا لێکۆڵینەوە بە تەواوەتی تەواو نەبووە